بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرموو بەردەوامی لەگەڵتان. بەڕێز ڕامێر وتت لەسەر چەمکی دەسەڵات کۆمنتت هەیە، فەرموو. پێم وایە لە کۆمەلگای ئێمە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە. مەسلەی ناشرینکردنی دەسەڵات و دروستکردنی ئەفسانەیەکی سیاسی کە ئێمە دەرەچین لە دەسەڵات ئەتوان ئەمە بڕای من ئەفسانەیەکی سیاسیە تا ڕادێک میدیا و بەشێک لە ڕووناکبیران و بەشێک لە پارتە سیاسەکان دەستیان هەیە لەوایە لەوەی کە تۆ تەسەوریەوە کێکەویتە دەروی دەسەڵاتەوە بۆ فترێک ئەنتی دەسەڵاتی بە هیچ شوێ لایەنگری دەسەڵاتی بە بڕایمی کێشەی جەوهەری ئەمە ئەوە نییە سرای بینی ئۆپۆزیسیۆن و لایەنە حکومڕانەکان کێشەی ئەوەی ئینسانی کوردی پرسێکی قوڵتر هەیە لە ناویە هەمیشە نکۆڵی لەیەکە فەرامۆشێکە بۆی کۆلۆنیالیزم خۆیەوە. کۆلۆنیزم حقەتێکی تاریخی گرنگە بە نسبەت کوردەوە وە کورد هەمیشە پرسی دەسەڵاتی فەرامۆش کردەوە مەسلەی شکۆمەندی خۆت سەروەری خۆی مەسلەی سەروەریە کە خودی سەروەر بێ کە ئیگۆی هەبێ هەست بە شکۆمەندی خۆی بکە هەست بە باڵادەستی خۆی بکە و نەبوونی ئەو ئیگۆیە ژوای کردووە کورد نەتوانێت سەروەریەکی سیاسیە بێ بە درێژایی مێژوو کە بێ بە خاوەنی دەوڵەت پرسیارە سیاسیەکە ئەم ئیگۆی دروست کردووە ئەم ئیگۆیە نەبوونی ئەو ئیگۆیە نەبوونی ئیگۆ هەستکردن بە شکۆمەندی زات کە تۆ زاتێکی خود سەروەری خۆتت هەیە ژێردەستی ئەم لە ئەم تایبەتمەندیە کە عەرەب و فارس و تورک و نەتەوەی تر هەی بۆ کورد نەی بووە لەبەرەوە لە سەرخی کلاسیکی شا کورد نەبووە بە خاوەنی دەوڵەت و لە سەرخی تازە شا کورد هەمیشە بەعام پارتیۆیەکێتیش ئەنتی دەوڵەتە لە ڕاستیان خۆ هەر ئەنتی دەسەڵاتە ینی هەتا سکرتێری ئەحزابە سیاسەکان کە بە سەرکردایەتی بزنوی ڕزگاری خوازی کوردەکان لە ڕوویەک لە ڕوویەکان و خۆیان ئەنتی دەسەڵاتن ئەنتی ئەو شتە سایکۆلۆژیان کە ئینسانی کورد خود سەروەر بێ ینی ئەمە کێشەیەکی زۆر قوڵ حەز ناکەی مەوزوعی سەروەری یەکێکە لەو مۆزوعە زۆر گرنگانەی کە ئێستا لەناو پرۆژەی دەسەڵاتیش و ئۆپۆزیسیۆنیشا پرۆژێکی غایبە ئەگەر سەروەری پەیوەستکەینەوە بە چەمکی مافە قەومیەکانی نەتەوەی کوردەوە لە ئێستا ئەمەندەی ئێمە مەسەڵەن بۆ نمونە خۆمان لە مشکیلەکانی قسەکردن لەسەر ستراکچەری دەسەڵات ئەدزینەوە هەتاوەکو ئێستا زۆر جار ئێمە لەبەردەم مەترسیەکەین پێوترێ مەسەڵ هەندێک جارەگەیتەوە لە حزەی دەسەڵاتی کوردی وهمی دەسەڵاتە نەک دەسەڵات خۆی ئەم حاڵەتە واقعیە یان بەڕێی من شتێکە هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە بەشێک لە وڵاتانی عەرەبی یا بەشێک لە وڵاتانی جیهان سێ و ئەمریکای لاتینی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە سربەخۆییان بەدەستهێنا دەوڵەتێکی سربەخۆییان دروست کرد ئێستا ئەو نەتەوە میلەتانە هەو خەریکی دیموکراتیزەکردنی دەوڵەتەکەی خۆیانن مواسساتی دەوڵەت دیموکراتیزاکەن بۆ شۆڕش و باڵین شتەی پێڵەن بەهاری عەرەبی ئەمە شتێکە لە سیاقی ئەمەوانە بوو بۆنم لە ساڵی نۆیە کە نیزامی دەولی گۆڕا بوو بە نیزامێکی تاکجەمسەر و مەسلەی خطابی لیبرال دیموکراسی سەرکەوتی بە زۆر باشە لە ئێستا حزوری لەم گوتارە تا چەند بە پێویستە زانی لە دوای نەوەیەکەوە بەعکسی سیاقی باوەوە کورد و ئەرکی لەسەرشانە ئەرکێکیان زۆر سیاسی و جەوهەریە کە دروستکردنی ئەتۆرێتی و دەسەڵاتێکی کوردیە کە سنوورێکی جوگرافی دیاریکراوی هەبێ سەقفی هەبێ تۆ بزانین لە شوێن مەشقی سیاسە دەکەی نۆکەوە حاڵەتە ئێستا دوو بەڵام پاڵی کورد دەسەڵاتی سیاسی هەبێ لە کاتێکە ئەوە دوو برادری ئۆپۆزیسیۆن لێرن ئەوان من باسی ئەو جۆرە دەسەڵاتە ناکەم کاوان باسیەکە من باسی شتێکم کە ئینسانی کوردی خاوەنی مناڵی هەر میلەتێکی تر هەست بە شکۆی خۆی بکە هەست بکە بەشێکی بچووکتر نییە لە نەتەوەیەکی تر ئەو خودسەروەریە بە بڕای من مەسلەی نەتەوە بیناکردن زۆر گرنگە بەڵام ئێمە بزنوی ڕزگارخوازی کورد لە دوای ساڵی 91 دوورێکی لەسەر شان بوو هەرکێکیان قەومی بوو هەرکێکیان دیموکرات هەردووکی تێکەڵ بوو بەعکسی بزوتنەوەی ڕزگاری خوازی عەرەبیەوە مەسەن دەوڵەتەکەی دروست کردەوە فاشیزمی دروست کرد لە نیشتمانی عەرەبیە ئەو دوو ئەرکا بێردووکی بەیەکەوە ببەستێتەوە یەک شتەکەی لێرە دووەرکە بەیەکتریەوە ببەستێتەوە قەناعەتی من ئەو بۆچوونەی تۆ ئێمە خاتەوە ناو سیاقێکی تاریخی کۆن و ئێمە ئەبێ لە سەرەتای دروستبوونی مێژووی دەوڵەت و نەتەوە دەست پێ بکەینەوە و ئەنجا دوایی لە قۆناغی کۆتایە باز لە مەسەلەی دیموکراسی بکەین بەڵام بەڵام ئێستا ئێمە قۆناغەکە لەوانەیە ئەبێ زۆر بە شێوازێکی تر سیر بکەین یعنی ئێستا سیاست و دەوڵات و چۆنە و ڕۆڵی چۆنە و چۆن بیناکرێ لەبەرەوە ئەبێ لەم قۆناغە مێژوویە کە ئێستا هەیە
ئێمە بە عقلێکی ترەوە هەتا تەنانەت بیرەنەتەوەیەکەشمان ئەو بیرەنەتەوەیە نەبێت کە لە پێشتر ئێمە بیرمان لێ کردوێتەوە یان جۆری ئەو دەوڵەتە نەتەوەیانەی کە فارس و عەرەب و تورک و ئەوانە دروستیان کردوێتەوە ئێمە بۆ لە نەتوانین لە تازەترین مۆدێلی دەوڵەت و لە تازەترین مۆدێلی فکری نەتەوەیە ئێمە بەم ئاراستە ئیش بکەین و ئێمە جارێکی تر ئەو هەموو تەمەن و ژیان و توانایە بە فیڕۆ نەدەینەوە لەو قۆناغە مێژویانەیە کەواتە ئێمە ئەگەر ئیرادەی کوردی هەبێ ئیرادەی پارتە دەسەڵاتدارەکانی کوردی هەبێت تەنانەت ئیرادی ئۆپۆزیسیۆنیش بێکەوە چونکە ئەمە خەمێکە خەمی ئۆپۆزیسیۆن و پارتە دەسەڵاتدارەکان و کۆمەلگا هەموویەتی زۆر جارەوەتری ئەم خەمە هاوبەشە لا لای ئێوە نییە مەسەڵەن لە دنیاکە لە ناو ئەو وڵاتانەیە کە فرەحیزبیە مەشاک یعنی پێکدادانی بیر و بۆچوون و احتیکاکی پرۆژەی جیاواز و دنیابینی جیاواز بۆ مۆدل فەزمە بەڵە یەک دقیقە کاک با وەڵامی ئەو پرسیارە بەڵام خەمی هاوبەش مەسەڵەن هەست پێەکەی یعنی ئەم بەشێک لەو هەوڵانی لەو پرۆژانی کە ئۆپۆزیسیۆن هەیەی بۆچیەتی لە ڕوانەتەوەیەکەوە ئێمە کە سەروەریەکی نیشتیمانیمان نییە سنوورێکی جوگرافیمان نییە دەوڵەتێکمان نییە و ئەو بارودۆخی کە ئێمە ئێستا بە درێژایی 20 ساڵی ڕابردوو تێمان پەڕاندووە ئەگەر بێت و وریاکردنەوە و هوشیارکردنەوەیەک نەبێ 20 ساڵی تریش هەروە بن و حەزەکان هەروە بڕۆ بەڵام هەستەکەی لە گوتاری ئۆپۆزیسیۆندا ئەوەندەی وەکو چاودێرێک وەکو کەسێکی ئەهلی فکر و معریفەت چاودێری ڕووداوەکانەکەی گوتاری نەتەوەیی و پرسە قەومیەکانی کورد لە تا چەند مەساحەیەکی داگیر کردووە لە گوتاری ئۆپۆزیسیۆنە هاوکات خەمی هاوبەش مەسەڵەن کاتێک کە سەیری یەکە سەیری مۆزاییکی ئەم وڵاتە بکە هەمووی پێکدادانە لە کاتێکا لە ناو وڵاتانی دیموکراتیا ئەکرێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە ململانێدان بەڵام خەم و استراتیژی هاوبەش و خەتی سووری هاوبەش هەیە لێرە ئەم ململانەی ئاوا بینی پێم وایە مەسلەی قومی لە کوردستان شتێکی هاوبەشە لە بینی هەموو پارتە سیاسەکانە لە ئاستی پراکتیکی لە و بیرکردنەوەی سیاسیانە بۆ چارەسەری مەسەلەکە هاوبەشن هەموو پارتە سیاسیەکان بەردامیان وەکو یەک وایە هەمیان باوەڕیان بە چارەسەری فیدراالیەیە بۆ قسەی کورد هەمیان باوەڕیان بە مادەی سەوسل هەیە کە جێبەجێش نابێت زەحمەتە بتوانانی جێبەجێشی بکەیت کەواتە هەمیان لە شکلی جەوهەریە هەمیان لەسەر ساحەیەکی هاوبەش خەباتێکی هاوبەشەکەن لە تەفاسیلی شتی لۆکاڵی خۆیە ململانی و ناکۆشیەیە یعنی تاسە من جۆم لە نەبوو لایەنێکی سیاسی بڵێ بۆ نمونە من لەگەڵ فیدرالیزمانیم لەگەڵ جیابوونەوەیە یعنی کەواتە خطابە سیاسیە استراتیژیەکە وەکو یەک وایە هەمویان بەڵام پرسیارەکەی من ئەوە نییە کە وەکو یەک نییە خەمی هاو پێم وایە کورد پرۆژەیەکی دواخراوی خۆی هەیە کە بە درێژایی مێژوو دوای خستووە و ئەم پرۆژەیە پێوترێ پرۆژەی لای من پێوترێ پرۆژەی دەسەڵات ویست بۆ هێز ویست بۆ دەسەڵات یعنی ئێسم پێم وایە ئەم جیلە تازەیی کە ئێستا لە کوردستان لەدایک بووە زۆر ڕادیکاڵتر و شۆڕژگەرترە لە پارتە سیاسەکان لەبەرەوەی ئارەزوی خۆت سەروەری و ئارەزویان بۆ ویست و هێز بەرزە مەسەن ئیگویان زۆر بەرزە شکۆمەندیەکی زۆر بەرزیانێ زۆر ئەنتی عەرەبن زۆرم پێخۆشە یعنی ئەوە بۆ بینی خۆمان بێ ناچەتەقانی ڕایسیستیەوە ینی ئەوە بۆ خۆمان ینی مەسەلەن زۆر ئەنتی تورک و ئەنتی فارسن هەر بە سەیری فەیسبووک ئایزانی مەسەلەکە نیە ڕقیان لەو ڕەگەزانی تر بێ مەسەلەکە ئەوەیە ئەنتی سیستمەکە مەسەلەن ڕۆیەکە لە دایکە بەس بە پێ ئەوە بێ ئەمە جارێکی ترە بێ فاشیزم بینا بکەینەوە بۆ چوونەکانی هەتا نانە بەسمەوە نییە ئەو ئەنتیە بۆ ئەوان یەک شتەگەێنێ ئەوەیە کە ئێمە پێم وایە ئێمە مەترسیەکانی کە لەسەر پێم وایە پێش ئەوەی تورک و فارس و عەرەب بن ئێمە خودی خۆمانین مەترسین لەسەر خۆمان ئەگەر خۆمان مەترسیەکانی ناو خۆمان نەهێڵین زۆر سپاس بەڕێزکە عومەر بەڕێز کۆمنتە لەسەر قسەکان چیە پێ دوایە کورد خۆی ئەوەندە مەترسی لەسەر خۆیەتی زیاتر لە تورک و فارس و عەرەب ڕوامایە کە ئێمە دوو بابەتمان هێناوەتەنەوە بابەت باسەکەمانەوە کە ئێمە ڕێکەوتینە سەری باسەکەمان لەسەر ئۆپۆزیسیۆن و ماهیەتی ئۆپۆزیسیۆن و میکانیزمەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو شتانە بێ بەڵام دوو بابەتمان هێناوەتەنەوە بابەت باسەکەەوە کە یەکیان بزوتنەوە کۆمەڵاتەکانەکە من بخۆم زۆر لایەنگریم کە من پێم وایە بابەتی ئیسلامان نییە و بابەتی ئەوەی کەم چارەسەری مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمانی شار بەو شێوەیە کار دوو بابەتەکەش کاک ڕامیار هێنایەنەوە بابەتەکەەوە من بڕوام وایە مافی ئەم میلەتە ئەم نەتەوەیە بۆ سربەخۆیی یا بۆ سەروەری ئەمە مافێکی زۆر بەدیهیە بەڵگەنەویستە بەڕاستی ئێستا لە هەموو شاعرانە نییە خەونی شاعرانە نانە خەونی شاعرانە نییە نەخێر مافی ئەم نەتەوەیە بۆ سربەخۆیی بۆ سەروەری بۆ ڕزگاری بۆ دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ مافێکی
بێ ئەم لاولایە مافی ئەم وڵا ئەم نەتەوەیە هەمومان نەبێ هەوڵی بۆ بین بەڵام پرسیارەکە ئەوە باش ئیسا باش ئەمە لە ناو تا چەند هەستەکەی خەمی ئۆپۆزیسیۆنە من پێم خەمی کەسیان نییە ڕاستەکەی نەخەمی ئۆپۆزیسیۆنە نەخەمی دەسەڵاتە و نەخەمی تاکیشە بەڕاستی ینی خۆی کێشەکە لەوایە نەخەمی نەبووتە خەم خەم تۆ چۆن نتوانی بڵێ بۆ شتێک بۆتە خەم کە ئیزهار نەکرابێ من لە دڵی خۆما خەممە بەڵام کە ئیزهار نەکراوە نەبووتە منهەج نەبووتە ڕێباز نەبووتە پەیڕە و وەکاری لەسەر نەکراوە بۆچی چۆن ئەتوانی بیکی بڵێ خەمی کامیانە خەمی کەسیان نیە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن زۆر جاری استثمارێکا بەرامبەر بە دەسەڵات پێ دوایە ئەوەش بەستەنیا کاعمەر جوابیایە وتی ئێمە لە هەمان ڕوانگەی فیدراالیە ئیشەکەین کە ڕامیاری شوای ڕاستە ئەم قسەیە ینی ئۆپۆزیسیۆنیش هەمان چوارچێوەی فیدراالی کە معلوم نییە چوارچێوە فیدراالێکە بەکوێچێ بەو شێوێ بەڵام ئەبێت چەند قسەی تریش بکەین ئێمە ئەم حاڵەتە حاڵەتێک نییە ئێمە خۆمان بە ئیرادی خۆمان هەڵبژار بێ حاڵەتێکە چەسانەوەی جیهانی و سەپاندنی جیهانی لە هەموو ئاراستەکانەوە لە ئاراستەی غەربەوە لە ئاراستەی شەرقەوە لە ئاراستەی ئیسلامەوە لە ئاراستەی دیموکراسی غەربیەوە بەسەر ئێمەیان سەپاندووە دووهەم دەوڵەتانی ئیقلیمی ئەم حاڵەتیان بەسەر ئێمە سەپانەوە سێهەم ئێمە خۆمان وەکو هێزە سیاسەکانی کوردستان وەکو نەتەوەی کورد هەوڵێکمان نایە لە چوارچێوە دەرباز بین ئێمە ئەو چوارچێوەی کە بۆمان ڕسم کراوە تا ئیسە پێڕازی کوردی کلاسی خۆی ئارەزوو ویلایەتی زۆرتر بەڵێوە ئەم بەخشیت فەرموو بەڕێز فەرموو عفو کە خالی قسەیشکی هیوادارم بە هەڵەدا چوو بێ نەک بۆیان پۆش ئێشکە دەڵێ بزوتنەوەی گۆران خەڵک پێش بزوتنەوەی گۆران داروخانی حکوومەتی کە هیوادارم سێشتێ بۆ تاریخەکانی بزانێ بەیاننامەکەی بزوتنەوەی گۆران پێش خۆپشاندانەکە بوو لە خۆپشاندانەکەی ها خەڵک داوای ڕوخاندنی حکوومەتی کە ئێش چەند کادرێکی بزوتنەوەی گۆران بۆ کێنێن هێناوی پیشانی خەڵکیدا کا خەید ئەگرێکێتی ئەو بەیاننامەی دەکردایە ئێستا پێشگیریتە کرد پرسیارێکم بۆ کاکسۆران ئێشکە دەڵێ یەکدوی ئیسلامی بەرنامەیەشی هەیە هەموو گەنجی لەگەڵدایە لەگەڵ ڕایبیرانە تەنانەت کابەختیارێکی تێکرد کابەختی عەلی ئەی خێرە ئێوە ئەو هەموو گەنجتان لەگەڵایە شەش حەو کورسیتان هەیە ئۆپۆزیسیۆنن زۆر سپاس دەکەم فەرموو کاک خالید بەڵێ هەرچی سەبارەت بە داواکاریەکەی بزوتنەوەی گۆڕانە لە 29 یەکدا لە واقعدا داوای هەڵوەشانەوەی هەر سێ سەرۆکایەتەکەی نەکردووە ئەگەر بیخوێنیتەوە داوای هەڵوەشانەوەی حکوومەتی کردووە پەرلەمان وە حکوومەت بەڵام داواکاری هەڵوەشانەوەی هەر سێ سەرۆکایەتەکە داواکاری سەرای ئازادی بووە کە بۆ خۆیان ئەوانە وەک ئاگاداربی 36 کەس ئەندامیان هەبووە بۆ نمونە و سێ ئەندامی گۆڕانی تێدا بوو پێم وایە دوو ئەندامی یەکگرتووی تێدا بوو یەک ئەندام دوو ئەندامی کۆمەڵی تێدا بووە واتە داواکاری بزوتنەوەی گۆڕان نەبووە داواکاری شەقام بوو زۆر سپاس دەکەم ڕۆنا ئەگەر ئەو هەموو گەنجە لەگەڵتانە بە قەولی جەنابە بۆ ژماری کورسەکانتان چوار بەڵێ پێم وایە ئەمە تێکەڵکردنی دووشتە من کاتێک کەوتم ئەو داواکاریانی کە ئۆپۆزیسیۆن هەیەی و ئەو پشتیوانیانەی کە لە شەقامێکە داواکاریەکی گشتیە و پشتیوانیەکی زۆرینەی خەڵکی کوردستانی لەگەڵایە لەو ڕووەوە کە کۆمەڵی داواکاریە کە خزمەت بە ئایندەی سیستمی سیاسیەکە لە کوردستان و خزمەت بە خەمەکانی گەلی کوردستانەکە و خزمەت بە هاوڵاتیانی خەڵکی کوردستانەکە کەواتە داواکاری بۆ چاکسازی مەرج نییە یەکسان بێ بە ئینتیما نانا من پێم وتی وتم چونکە ئەمە داواکاریە بۆ چاکسازی و زۆرینەی خەڵکی کوردستان تەنانەت کۆمەڵێک خەڵکی زۆر لە ناو پارتە دەسەڵاتدارەکانیشە لەگەڵ چاکسازین کە لە کوردستان ئەنجام بدرێت بەڵام دوای ئینتیمای سیاسی هەر کەسە بۆ هەرچی لایەنێکی هەیە ئەو بەشێکە لە ئازادی خۆی زۆر سپاس دەکەم فەرموو بەڕێز من دەمەوێت ئاماژە بە دوو خەڵ بدەم سەبارەت بە گۆڕانکاریەکان و خۆپیشاندانەی کە ڕوویدا کاگرامیاری شاری بە بەهاری عەرەبی کرد ڕاستە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان خۆپیشاندان کرا ئێمە وەکو کورد دەبێت پشتیوانی لە ڕوخانی ڕژێمە ستەمکارەکان بکەین بەڵام دەبێت ئەوەشمان لە بەرچاو بێت کە عەرەب 22 وڵاتی سەربەخۆی هەیە ئەوان هەر گۆڕانکاریەک ڕووبدا ئەندامن لە UN جوگرافیای دیاریکراوی خۆیان هەیە بەڵام سەبارەت بە ئێمەی کورد ئێمە هەموو نەتەوەی کورد چاوی لەو تەجروبەی باشووری کوردستانە بۆیە دەبێت زۆر بە هەستیاریەوە باز لە خۆپیشاندان و چارەسەر ناوخۆیەکان بکەین دەبێت بە لێک تێگەیشتن بێ بە دیالۆگ بێ بە چارەسەرێکی دموکراسیانە بێ
ئەگەر هەر قەرار بێت خۆ پیشاندانیش بێ ئێمە دەبێ چاو لە باشووری سۆدانکەین بەڕاستی ئەوە تەجروبەیەکی بەس تەنیا داواکەی لە ئۆپۆزیسیۆن یا وەزیفەی دەسەڵاتی شەکە داواکاری خەڵکو و ئۆپۆزیسیۆن و گروپە کۆمەڵاتیەکان باتەوە و ئەوەندە شت بەلا نەخا و مەسەلەن ئەوەندە شت بە بێبایەغ وەرنەگرێ بۆی کە سیرایەت نەکات. بەڵێ دەتوانم بۆ بڵێم بەڕاستی سەرەتایەکی باش دەستی پێکردوە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات لە کوردستاندا. ئەمڕۆ دەبینین لە کوردستان سندوقی دەنگدان هەیە بە پێی هەر حیزب و بە پێی قەواری خۆی دەچێتە حکوومەتەوە. بەڵام ناکرێ ئێمە لە کاتێکدا بەشداری هەڵبژاردن بکەین بەڵام لە دواییدا ئەو نەتیجانەمان قبول نەبێ یا دوای ساڵێک ڕخنەی تونند و خۆپیشاندان ئەوانە من پێم وایە ئەوە لە بەرژەوەندی لە بەرژەوەندی ئەو تەجروبەی ئێمە نیە. ئەگەر ئیجازە بدە یەک خاڵی کەش دەمەوێ سەبارەت بە بەشداری خەڵک بەڕاستی ئێمە دەبینین ناکرێ یعنی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن خەڵک بەسەر خۆیان دادا بەشکن هەر کەس بڵێ ئەمە بەشی خۆیەتی. ئەگەر سەیری نەتیجەی هەڵبژاردنەکان کەین دەبینین لە 25 حەوت بە پارتی یەکێتی 59 کورسیان هێناوە وابزان ئۆپۆزیسیۆن 35 کورسیان هێنا بەڵام لە هەڵبژاردنی عێراق کە بۆ پەرلەمانی عێراقرا دەبینی پارتی دموکرات کوردستان بە تەنیا 30 کورسی هێناوە کەواتە بەرزی و نزمیل هەیە لە شەقامی کوردیدا. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز کاک خالید بەڕێز کاک خالید فەرموو. بەڵێ ئەو برادرە پرسیار لەوە دەکات ئەگەر بێت و ئێمە ئەو جیاوازی هەیە لە بینی ئێرە و بەهاری عەرەبیدا و ئەگەر ئێمە کارێک لەو شێوەیە بکەین و بیان بەرامبەر بەدەسەڵاتەکە ئەوە ئەزمونونەکەمان دەکەوێتە خەتەرەوە. ئەم قسەیە زۆر جار دووبارە دەکرێتەوە. من حەز دەکەم ئەوە بەیادی ئەو برایە بێنمەوە کە لە واقعا بەشێکی زۆری گریانی من ئەمڕۆکە بەرامبەر بەدەسەڵاتەکە بۆ ئەوەیە کە ئەزمونونەکەمان لە خەتەرایە. ئەوە گەندەڵیە کە ئەزمونونەکە دەخاتە خەتەرەوە. ئەوە دوو ئیدارەیە کە ئەزمونونەکە دەخاتە خەتەرەوە. ئەوە بردننی سامان و سەروەتی خەڵکە لە کاتێکە جەناب باسی لەوە کرد کە ئەگەر بۆ کاسە پڕ بێت لە واقعدا ئێمە گریانەکەمان بۆ ئەوەیە کە کاسەکە پڕنیە گیرفانی هەندێک کەس پڕە واتە ئەزمونونەکە بە هاوار و چوونە سەر شەقام ناڕوخێت بەڵکو پێی بەهێز دەبێت. ئەزمونونەکە خۆی لە خەتەردایە ئێمە دەمانەوێت ئەو ئەزمونە جارێکی تر بە دروستی هەڵسێنینەوە. ئەو جا بۆ حکوومەتەکە بەرامبەری نەوەستێتەوە. من کە ڕێی پێدراوە کە هەڵبژاردن کراوە کە دەنگی هێناوە ئێخۆ حوسنی مبارەکیش دەنگی لە پارتی وەکێتی زیاتر هێنابوو. دووهام لە کاتێکە ئەو پەنجەیە کە دەکرێت بۆ مەرەکەبەدا بۆ هەتاتایی من مافی خۆمە دوای دوومان پەشیمان بووم لەو دەنگە. پێ دوایە لێک چوون هەیەوە پێ دوای ئەم نمونە لە سیاقی خۆیەتی دەسەڵاتی کوردی و حوسنی مبارەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سێ سیستەم هەیە کە سیستەمەکانی تر بۆکو ئەوانیان لێدێ. عێراق و کوردستانە باشە ساری دقیقم کوردستان لە کاگ ڕنج من بە شێوی خۆم جوابێمەوە قسەکە لەسەر خۆ من بەڕێز مامەستا سەبارەت بەو کۆمنتە پێ دوایە بەراوردەکەی بەجێ من پێم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتەکانی وەکو میسر و ئەوانی تر لە ئایندا بەرەو مۆدیلی سێ وڵاتی تر ڕۆن. عێراق و کوردستان ئەوە نمونەیەک تورکیا نمونەیەک ئیسرائیل نمونەیەک. ئەم سێ وڵاتە سەرەتاکانی دیموکراسیان تێدایە و هەڵبژاردنیان تێدایە و بیرروباوەڕی ئازادیان تێدایە بەڵام بێگومان مافی تێدانە عەدالەتی تێدانە بەشداری بە ڕادەیەتیانە. ئەمەش بە پرۆسەیەکی بەردەوامەکرێ قسەکەی کاخالیدێکی لە قسەکانی وتی دیموکراسی پرۆسەیەکی بەردەوامە بە پرۆسەیەکی بەردەوامەکرێ بە یاساکرێ بە فەرهەنگەکرێ بە قەنەعات دەکرێ بە تەتەوەری اقتصادیەکرێ. من هیوادارم بە پرۆسەیەکی ئارام ئەمە بەرەو پێشەوە بەرین. ئەوەی کە پێوترێ بەهاری عەرەبی من گومانم هەیە هێشتا ئەو ناوی لێبنێن بەڕاستی. زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو قوربان. چەند دەقە ماوە کاکە؟ کاک ڕامێر یەک دەقە پێویستە کا بڵێم فەرموو باش حاضر بە کاک ڕامێر پێت وایە ئۆپۆزیسیۆن تا چەند هەڵگیری ئەو چەمکەیە یاخود مەساڵحەیە کە پێدەوترێت تەکنەلۆژیای فکر چکاوەی بینیمان ئێمە لە خۆپیشاندانەکان ئەو ئۆپۆزیسیۆن بۆ ئیویست سەر بە شەقام بێ نەک شەقام سەر بە ئۆپۆزیسیۆن بێ. زۆر سپاس.
سپاس بۆ بەڕستان بە بڕای من ئۆپۆزیسیۆن کایڵێن ئۆپۆزیسیۆن جارە سێ گروپە گرێتەوە بە تەنها گۆڕان ناگرێتەوە سێ گروپە گرێتەوە لە پاڵەوانیشا گروپی ڕوتی کۆمۆنیست و حزبی کۆمونیستی کرێکاری هەیە و لۆسێ هەندێک ڕێکخراوشی ژنان و ئەوانش بەشداری تیا بکەن لەبەرەوە پێم وایە شەبەکەکە فراوانترە شەبەکەی ئۆپۆزیسیۆن ئەگەر پرسیارەکە سەبارەت بە مەسلەی لە ڕووی فکریەوە ناسامی فکری ئەپۆزیسیۆن شتێک نییە جیاواز بێ لە ناسنامی هەر خۆی ناسنامی فکری نییە حرەکەی سیاسی کوردی خاوەنی مانیفێستی فکری و ئایدۆلۆژی نیە ئەوە نیهاییە ناتوانین قسەی لەسەر بکەین دوو لە ڕووی سیاسیشەوە ئاسووی سیاسی لە هەموو بۆ هەموو گروپە سیاسەکان هەڵگیری یەک ئاسووی سیاسین لە تەفاسیلا جیاوازن لە هەندێک تەفاسیلا ئەمان زیاتر و ناسیۆنالیستی ئەمان لە ڕووی ئایدۆلۆژی و زیاتر مەعالمی دینیان هەیە ئەمان پۆپۆلیستیە مەسەن حەزەکە زۆربەی خەڵک بۆ یەک ناسنامە کۆ بکاتەوە خەڵک مۆبیلیزە بکات بە ناوی یەک دروست بوو یعنی ناسنامە تەبەقی و سیماعی و سێکسی و شتەکانی خەڵک داپۆشەوەی لە تەجروبەی فاشیزم یا نازیزمێ وێ بە بڕای من فەرقی فکری جەوهەری نییە لە بینی حزبێکی سیاسیە فەرقی سیاسی زۆر گەورەش نییە بەڵام تعدودێتێکی سیاسی هەیە یعنی کیانەتی سیاسی جیاوازەیە لە کوردستان تێوە یانەتەوە زۆر سپاس فەرموو بۆ کاکەکرام ئەڵێ ئایا ئەوەی کە لە حەڤەی شوباتان ڕوویدا ئەوە گەنجانیان وڵاتە نەبوون کە بە دەسەڵاتیان وت بەسەری تر دەسەڵات بۆ بنەماڵە و خێڵ بێت و چیتر باسی شۆڕژگێری خەباتی شاخ دەکەێت چونکە ئەم جیلێکی ئێستا پێگەیشتووە شۆڕشی نەکردووە خەباتی شاخی نەکردووە کە ئەبێت بەشدار بنا بەشدار نەبن پرسیارێکیش بۆ کاکڕامیار ئایا ئۆپۆزیسیۆن حاڵەتە یا واقعە پرسیارێکی تریش زۆر سپاسە دەکەم زۆر سپاسە دەکەم فەرموو مامۆستا باشە فەرموو لەسەر قسەکانی کە خەلی کە باز لە بەیاننام حەوخاڵەکەی بزوتنەوەی گۆڕانی کرد ئەگەر ئێمە ئەو باز لەوە دەکات کە بزوتنەوەی گۆڕانی خەڵکی نەداوە بۆ سەر شەقام ئێمە ئەگەر باز سێری کاتی بەیاننامەکە بکەین تەنها 4 ڕۆژ دوای ڕاپەڕینەکەی میسر بوو زایدەم بۆ کاک عومەر کە باز لە یەکگرتووی ئیسلامی دەکاڵێ حیزبێکی تازەیە لە 94ەوە بەڵام باسی حکوومەتیش دەکا کاڵێ چەندێکە دروست بۆ هیچیان نەکردەوە خەڵکەت حکوومەت ساڵی 92 دامەزراوە یەکگرتوو ساڵی 94 2 ساڵ بۆ مێژووی سیاسی نەتەوە شتێکی ئەو زۆرە نییە زایدەن کە دەڵێ ئۆپۆزیسیۆن ئەنتی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە بینیمان ئۆپۆزیسیۆنی بەریتانی لەم خۆپیشاندانی پێشوە لەگەڵ دەسەڵاتە بەیەکەوە هەڵی چارەسەرکردنی کێشەکەیە بۆ دامرکردنەوەی خۆپیشاندانەکان وەک یعنی ئۆپۆزیسیۆنی ئێرە نەبوو کە هانی خەڵک با بۆ زیاتر خراپکردنی شتەکە لەسەر عەفوو بزوتنەوەی کۆمەڵایەتیش کە باز لە گرنگیەکەن لە وڵاتێک دیموکراسیە لە شوێنێک دیموکراسیە بزوتنەوەی کۆمەڵایەتی بە کەسانی بێلایەن نەکرێت ئێمە ئەگەر بزوتنەوەی کۆمەڵایەتیمان دیبێت دروست ببێ ئەنجومەندی بەردەیەکی سەرا گروپی زانکۆ بووە بزانم زۆربەی خەڵک ڕوونەکە لەلایەن کێوە بەڕێوەبران و کادیرەکانی کێبوون زۆر سپاس بۆ بەڕێستان بڵێ دوا کۆمنتی بەڕێستان لەسەر پرسیارەکەش و دوا کۆمنتیشە لەسەر مەسەلەی تەکە ئەوەی کامل بووە ئۆپۆزیسیۆنیانەوە بڕای من هەموو پارتە سیاسیەکان لە ڕووی بەهای قانونی و یەکسانن هەمویان موەسسەی سیاسین خاوەنی مۆڵەتنامەی سیاسین بەهای قانونیان یەکسان هیچ مشکلەی تەکامل و شیوان نیە مەسەلەی بەڕێوەبردنی ململانی سیاسی لە کوردستانە هێشتا متەکامل نییە عملەیەکی دیموقراتی نییە مەسەلەن بە شێوەیەکی دیموقراتی مەسەلەن سونعی قەرار بکرێت لە کۆمەلگای ئێمە مەسەلەی ئەوەی چۆن مۆبیلیزیەکەی چۆن ڕێی عام دروستەکەی چۆن بیرۆڕای گشتی دروستەکەی ئیشکالێت لەم شایە چۆن ملانی سیاسیەکەی دوای ئیتارەکان چیە استراتیژەکە چیە کێشە لەو شتانەیە ئەوانش پێم وایە بە پرۆسی مێژووی خۆیان چارەسەرە بن یعنی ئەوە نییە بڵێ کێشەیەکی زۆر ئاڵۆز بێ پێشمانە ئەوە زەوهری کێشەکان بێ زۆر سپاس بۆ بەڕستان لەسەر پرسیارەکە بەڵێ لەسەر پرسیارەکە من گومانم لە کاریگەری میسر و تونس نییە هەم لەسەر شەقام و هەم لەسەر ئۆپۆزیسیۆنیش و ڕەنگە مشتێکی جوانیش بێت ئایبیشیتیانی وانە بێگومان بەڵام ئەگەر بەهاتە و کامڵی کۆمەلگاکە نەبووە بۆ خۆ پیشاندان واتە ئەوە کە کۆمەلگاکە یاخود شەقام یاخود جەماوەر ئامادەبوونی نەبووایە بەدەها بەیاننامەش وانە خەڵک نەدەهاتە سەر شەقام بەڵێ ئەوەی ئەو برادرەوتی کە باسی لەوە کرد کە ئۆپۆزیسیۆنی بەریتانیان لەگەڵ دەسەڵاتە بووە من پێم وایە لە کوردستانی شەهروە بێ و ئۆپۆزیسیۆن کە خۆی دروستە بێ بۆ پاراستنی دەسەڵاتە بۆ ئەوەیە کە نێڵێ دەسەڵات بەلاڕێە بڕوە لەبەرەوە ئەگەر ئێمە سەیری ئەو پرۆژانی ئۆپۆزیسیۆن بکەین هەڵوێستەکانی ئۆپۆزیسیۆن بکەین ئایا چه هەڵوێستێکی ئۆپۆزیسیۆن هەتاکو ئێستا هەبووە
کە پێچەوانی شتێک بێ یان دژایەتی شتێکی باشی کردبێ کە دەسەڵات کردوێتی ئایا ئەم پرۆژانە هەمووی دژی خراپیەکان و گەندەڵیەکان و ئەو خراپەکاریانە نین کە دەسەڵات کردوێتی ئایا ئەمە بۆ ڕاستکردنەوەی دەسەڵات نییە پێم وایە ئەمە بەشێکی خودی خۆی خزمەت بە دەسەڵات خۆیەکە چونکە ناتەواویەکانی و خراپەکانی و عیبەکانی ئەخاتە پێشچاو بۆ ئەوەی چاکسازی بکە و بۆ ئەوەی خۆی چاکە لە دیوێکی تریشەوە باسی لە یەکگرتووی ئیسلامی کرد کە لە ساڵی 94 دروست بووە من پێ وایە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە ساڵی 94 دروست بووە ئەو ئەزمونەی کە هێناوێتی لە ڕووی سیاسی و حیزبی و کۆمەڵایەتیەوە کە هەیەی تاکو ئێستا بە دیکۆمنت کەس ناتوانێت شتێک لەسەر ئەو بڵێ کە لە ڕووی سیاسیەوە زیانێکی بە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد گیان دەبێت زیانێکی بە دەسەڵاتی کوردی گیان دەبێت یان سەروەت و سامانی نیشتیمان و گەلی کوردستانی بە فیڕۆدابێت لەبەرەوە مادام ئەویش لە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن چیە ئۆپۆزیسیۆن ئەرکی ڕەخنەگرتن و چاودێری و کارکردنە بۆ چاکسازی بەڵێ زۆر سپاس بەڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان هیوادارم بەیەکەوە شرۆڤەی باسەکەمان کردبێ زۆر سپاس بۆ ئەو میوانە ئازیزانش دووبارە ئێوەش بە خێراتتانەکەم و سپاس بۆ هەموو کۆمنتەکانتان بینەران بەڕێز و خۆشەویست هیوادارم توانی بێتمان سەرنجی ئێوەش ڕابکێشین کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ڕێزی ڕەنسەنگای و کوێستاوی پرۆگرامی لەگەڵ ڕەنج و تەلەڤیزۆنی NRTتان پێشکەشەکەم کاتێکی خۆش دەستان خۆش بێت.